زۆر خۆش بوو کوی باشی سپاس حاڵت مەمنون سپاس دەکەم مایکە سۆرەکەشە دەبی بە حەزەرەوە قسە بکەین داند لە چ چاکردن لەکن دکتۆر دانە بەرزنجی ئەو بۆ ڕکلامیژە بۆ دکتۆر دانەی ڕێز و سلااومان لەبەی هەیە دە باشە مادەم شتێکی خۆشم پێشکەشکە واللهی ئەگەر قسەی خۆشتان لێ بکەم گوتی گۆرانی وتیان دەنگ زۆر خۆشە من شتانە نازانم تیان دەنگت خۆشە چووکە مانجی ڕەمەزانە ئەو گۆرانی لەوانەیە من ئستا کە پێشکەشی کەناڵی دیمەن و بینەرام کەم لەوانەیە تۆزە گوشەی لایق بە ڕەمەزان نەبی لێە حەز لە چ دەنگی گۆرانی بێژەکە واللهی هەموو گۆرانی بێژەکان دەنجیان خۆشە ئەلەند حازم دەمادەم گۆرانێکی ئەلەندم بۆ بڵە واللهی گۆرانی ئەلەندی هەومان لێرە گۆرانەکانی ئەلەندی تەنها بە دەنجی خۆی خۆشە دەبەروەی زاراوی کرمانجیە و ئێستا وتیان دەنگت خۆشە مایکە سوورەکە هاتوو بۆ لادوە بە ئاسانی بەرد نادا بە خودای گۆرانی گوتن نازم چستان لێ برێم وەڵی نازم الله شتێکمان لۆ برێ بەخوای خاتم باشە نوکتێکم بڵێ بە بڵێ نوکتە بێ بەسەراتێکی خۆش بێ گوتی دوو قبر لێدەر قبریان لێ دەدا گەشتە ئەوەی کە ئەو قیاسی کە دەیانەویست بانجی قبر لێدەرێک ئەوەکەیان کرد با بڵێن خاوەن مردووەکە گوتیان بڕۆ 6 تایگەرمان لۆبینە 6 تایگەر بۆ ساحب قبر لێدەرەکە کاشیش تایگەر ئەوەی کە وەمزێڵی تایگەر دەخ نوکتەکە لێرەیە ئەو نوکتەکە داشکرا گوتی کابرا دەمە خۆشی پێچوو هاتەوە وڵا علاگەشی لەدەست بوو دای قبل لێ دەرەکەی گوتیان کاکە ئەوە چییە؟ گوتی وڵی ئەوە بکۆ بزانە چیە تەمەشایان کرد 6 تایگەری هینا بوو لەوان وا بدەیت تایگەر گوتی کاکە شتایگەر ئەمە چی؟ شتایگەر کاشی شتایگەر شتایگەر؟ بەڵێ وڵا میژۆم زێڵی تایگەر سادە ناڕید بۆ باشە با من پرسیارەکەت لێ بکەم ئەگەر زانی دەبێتە خاوەن خەڵات ئەگەر نەتزانی من و تۆ چاڵنجەکەکەین باشە؟ بەسەر چاو چاوە خۆش بێ ئەڵێ کام ناو بژیوانی عەرەب یاری کۆتایی مۆندیالی بەڕێ کرد کێ بوو ناوی چی بوو؟ هەڵبژاردەمانە بژاردێ هەڵبژاردە کام ناو بژیوانی عەرەب یاری کۆتایی مۆندیالی بەڕێ کرد ئێ ئاسانکاری سێ ناوم بدەیە با ناو وەڵام جوابێکم پێ بڵێ جوابێکم پێ بڵێ ئەگەر هەو بۆڵم هەوە ئەگەر نا ئاسانکاریت بۆکەم عەرەبە؟ بەڵێ وڵی نازام وەڵا نازانی؟ ناوەڵا دەبا چاڵنجەک بکەین بکەین؟ باش ئێستا تەلەفۆن بۆ یەکێک لە ڕفقەکان بکە بڵێ بە ژیانت نە ئەم ناسین ئەدناسم بێجگەوانی پشتکامیرە لێرە وەستاون سەریش تەلەفۆنەکە داخیتەوە ئەوها ئەوها وڵی بەچێ بدێم نازام باش سەوتیش بکە خایردی باشە؟ ئەوها نابی نانە دەرە لۆ منی بکە لۆ من ناوی وەڵا وتم بێجگەلانی پشت کامیرە کاکە پێی مەڵن دەبەسە؟ زۆر زۆر ڕەفیقت بێ ڕۆح بە ڕۆح باشە بەسەر چاو چاو خۆش أكرمان كامل كوي برام سلامة بيجانا أحوالك كوا شو باشي أو بهارة حاضرك كامل جيان يقصد بيدر يم جوان جبدي بلي لو دقيرة ندد ناس من بمناسة نمرحبا يدكم نمرحبا يمك خوا حافظ زۆر سپاس بزانین تەلەفۆنەکە تەوە هەتاوکە من پرۆگرامەکە تاواکەین دەستەکانت خۆش بێم زۆر سپاس بزانین هیچ تەلەفۆن ناکات و هیچ مووقیفێکی نابێت دوایی کردیەوە بیکە هەڵی گرە بزانین دەڵێ چی نانە هەڵی گرە بزانین دەڵێ چی ئەگەر وتی بڵێ ناو پرۆگرام بوو بەجای یەکسەر پێی مەڵێ بلي شوفك هاي برام خير إن شاء الله بلاي والله ليد عاجزم مرحبا يمك دبري خير مرحبا يمك إيه السبب أوها لو قوري آخر أبرينا سوا كريه أبري أبزانك هذا بسرقات أو دايدة خمو ألو ألو أهم
دای دەخەمەوە آخر بس بري سببك شي ده مرحبا يمك سيدي ماريانا آخر ماخلة بري سببك شي ده بزان دبي معي خده دەست خۆش بێت زۆر ناحە با سپاس چاکەینەوە قەینا ئێستا پرۆگرام چاکەکەینەوە باشە تا مەمنونی دەستەکان خۆش بێ زۆر سپاس گەر هاوکارانم هەدیەکەم دەنێ زۆر سپاس ئەو کارتۆنە چەند کەس وەری ئەو کارتۆنە لە پشتەوە نازانم خەلەلێکی تایە نازانم چیە ئەیکەی تۆ بزانین چیە؟ ئەرێ وەڵا بە تاکیت حتمما دەبی کەوش بێ ها نازانم وای جۆم پێچراوەتەوە عقرەوە میول کەونە پێران کەونە پێراوی شووە دەستەکان خۆش بێ بزانم ڕفقەکەتە تەلەفونەکاتەوە ئەرێ وەڵا هەڵی گرۆ پێ بڵێ لەناو پرۆگرام بووم تا ڕیکۆردا بە بینەرانیش ببینن ئەلو الو کاک کاملجان چۆنی بە قوربان سلام عليك باشي چاود ماز دەکەم کامل جام داوای لێبوردن دەکەین ئەوە لە ناو یەکێک لە چاپێکەوتنەکانی کەناڵی دیمە بووین گوتمان با تۆزێک تەشقەرە بە جەناب بکەین هەر ئەوەندا خاخ داوای لێبوردن دەکەین هەتوو برایمەی چاویمەی خۆشەویستیمەی زۆر داوای لێبوردنەکەین کاکە ئێمە چاڵنجێکمان بە کاگڕوان کرد دەستەکان خۆش بێ زۆر سپاس هەرویستمان هەندێک مشەوەشی پیاکەین ئەگەر نایەکی دی لە گۆڕە نەبوو باخوا چونکە زۆر بەس سببك هەر چیە بار بزانم چونکە باوەڕ نەکرد وتم کو ئەوا دەری نازانم دەستەکان خۆش بێ زۆر سپاس خوا بۆ یەکتان بێڵێ ئینشەڵڵا مەمنونین کامل جان زۆر سپاس خزمەت هەنووسە مەمنون بە قوربان زۆر سپاس زۆر سپاس مەمنون برایم زۆر سپاس ئەگەر هاکارانم خەڵاتەکەی ترم پێ بدەن دەستەکان خۆش بێ زۆر سپاس تۆ لەلایەن سنتەر پۆینتەوە بووی بە خەڵات دەستەکان خۆش بێ گەلێک زۆر مەمنون سپاس گەلێک مەمنون دەستی تۆ خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس مەمنون بەخێراتی بەزە منەوە پێراوی هەدەبەمەوە بیبەرەوە پیرۆزت بێ چاوەکەمی سەرچاوەکان و خۆشەکەم سەرچاو